بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسەکەماندا لە زنجیرە باسی بڕوانەدا باسی یەکێک لەو کەسانەمان کرد کە پەروەردگار بە مفسیدی سەر زەوی ناویان دێنێ و دەرس و عیبرەتێکی زۆر لە ژیانیدا بۆ چینی سەرمایەدار و دەوڵەمەندان بە تایبەت و بۆ ئێمەی موسڵمانان و هاوڵاتیان بە گشتی تێدایە. وانەکەش بریتی بوو لە دەرس و عیبرەت لە سەرمایەداری گەورە قاڕون. گەیشتینە ئەو شوێنەی کەوا ئامۆژگاری کرا کە با خۆشیەکانت لەسەر حسابی خەڵک نەبێت، لا تەفرح إن الله لا يحب الفرحين. لەسەر حسابی گیرفانی خەڵک خۆت دەوڵەمەند مەکە، لەسەر فرمێسکەکانی چاوی هەژاران پێ مەکەنەوە خۆت خۆشحاڵ مەکە. با ئەو کورسەی کە لەسەری دادەنیشی لەسەر کە لەسەری خەڵکی هەژار و داما و کوڕی فەقیر و هەژار نەبێ، بەڵام ئەو هەر نەک ئامۆژگاری ئەو چاک و ساڵحانەی نەبیست، زۆر بە لە خۆی بایبوونەوە وتی ئینەما ئوتیتوه عەلی عیلم عیندی. ئەو سەروەت و سامانەی کە هەیە هەمووی هی خۆمە، هەمووی بەڕەنجی شانی خۆم پێکاتووە، زانستێکە و هەمە و پارەی پێ دروست دەکەم و پەیوەندی بە کەسەوە نییە. خی پەروەردگار لە سوڕەتی القەسەس ئاەتی 79 دەچێتە سەر ئەم باسە. فخرج على قومه في زينته. ڕۆژێکیان قاڕون على قومه، على بۆ ئیستیعلاء، بە ئەو پەڕی خۆنواندنەوە دەرچوو بەسەر قەومەکەدا، بەناو خەڵکە مانۆڕێکی لێدا دوور و درێژ بە هەموو کۆڵانەکانی شاری میسر و ئەو سەردەمەدا کە هەبووە. فخرج على قومه، بۆیە ئەم کارەی کرد على قومه، بۆ ئەوەی خۆی بنوێنێ کە چه هێز و دەسەڵاتێکی هەیە. فی زینەته، قورئان دەفەرمێت چی نواند؟ ئەوەی کە لەگەڵ یابوو چوارشت بوو. الثياب، جوانترین جلوبەرگی پۆشی بوو. المەراکب، ئەسپ و عەرەبانە کە لە جیاتی ئەم وەنەوشە و لەگز زوشتانەی ئەم سەردەمەیە، یعنی چی شتی سواری ئەسپی ڕازاوەی گرانبەها و ئەو عەرەبانانەی کەوا هەموو زێڕکفت کرابوون و هەموو گوڵنکە بەلەم لالایان دەهاتوە خوارەوە و کەس شتی وای هەر دەگمەن نەبینی بوو. السلاح، دەیان کەس لەم لای جادەکەەوە ڕای دەکرد و دەیان کەس لەو لاوە حیمایە ڕای دەکرد و بڵاو بوون لە سەربانەکانەوە هەموو گیرا بوو. الخەدەم، حیمایەکان و پاسەوانەکان و خەڵکی تری چەپڵە لێدەریش ئەم لاولایان گرتبوو هەر مەڕاسیمێک بوو نەبێتەوە. ئیتر بەم شێوەیە خۆی عەرز کرد، یعنی خۆی نیشاندا خەڵکینە من ئەمەی هەمەهی خۆمە. ئیتر بەرپەرچی ئەوانەی دایەوە کە خواناس و دیندار بوون و ئامۆژگاری خێریان کرد. قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون. خەڵکەکە بوون بە دوو بەشی هەر زۆری خەڵکەکە ئەوانە بوون کە لەگەڵ دنیا تێکەڵاو بوون، چاویان بەس مادەی دەبینی. مسڵمانیش بوون بەڕێزان، ئەوانەش قەومی موسا بوون سەلامی خوا لەسەر، ئەوانە لە دەستی فیرعەون ڕزگاریان بوو کاتی خۆی، ئەوانە بەس چاوی خۆیان موعجیزەی ئیلاهیان بینی بوو، ئەو بەحرە شەق بوو بە ناوڕاستیە بۆ شتی دەپەڕینەوە. کەچی هێشتا خۆشەویستی دنیا لە ناو دڵیاندا جێگیرە، ئەوانەی کە دنیایان دەویست، ئەوانەی بەس چاویان یەک چاو بوو. جاخوای گەورە بۆ دوو چاوی بداوە بۆ ئێمە، بۆ هەموو شتێک بە دوو چاو بڕوانە. با ئەم چاوت لەسەر قیامەتت بێت کە مەسیرتە، با ئەم چاوەشت لەسەر دنیات بێ. خوای پەروەردگار نەیفەرمووە واز لە دنیا و خۆشیەکانی دنیا و کار و کەسابەت و پێگە و پلە و هەموو شتێک بێنە بەس خۆت کزۆڵ کە داما و کە بەس لە مزگەوتا بۆ لەسەر قیامەت بە. نە، بە دوو چاو بڕوانە. بەس چاوی ڕاستت با تیژ بێ بۆ قیامەت، ئەوەیان ئەسڵترا. چاوی چەپیشت بەقەدەر ئەم دنیای کە تێیدا دەژی خۆشگوزەران بژی، کاسب بە، مشەخۆر مەبە لەسەر خەڵک، دەستی بەخشندەت هەبێ دەستی وەرگرن نەبێ. ئیسلام ئەمەی پێیە. بەڵام ئەوانە کە بەڕاستی چاوی ڕاستیان بە حاڵ دەیبینی، چاوی چەپی دنیایان زۆر بەهێز بوو، پڕ بە دڵ هاواریان دەکرد، یان بەدەم دەیانگوت یان بە زۆری لە ناخی دڵەوە دەیانگوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قاڕون.
خۆزگە بەقەدەر ئەوەی قاڕون هەیەی ئەمە شەمان بوویایە إنه لذو حظ عظيم بەڕاستی قاڕون بەڕاستی شتی باشی پێبەخشراوە پشک و بەشی گەورە و خواپێدا و هەر ئەوەیە حەڵ یعنی باش عظیم گەورە بەشی گەورە هەر بە قاڕون دراوە کوردی خۆمان وشەیەک بەکاردێنەوە کوڕە فڵان کەس خواپێداوە خواپێداوی ڕاستەقینە هەبێ هەر قاڕونە کورە تۆ سەیری ئەو ئەسپ و سیلاح و حیمایە و چەکدار و هێزەکە کورە خۆ دنیای گرتووە ئەوانەی بەس دنیایان دەبینی لە ناخی دڵەوە دەیانگو خۆزگەمان بەخۆت بەڵام بەشەکەی دووەم کە خەڵکی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و تێگەیشت و لە دین و ژین بوون دەیانگوت خەڵکینە وقال الذين أوتوا العلم ئەوانەی علمیان پێبەخشراوە علم بەڕێزانمان بەس زانیاری نییە پێی بەخشرا بوو واتە نان خوێن بوو سەیری وردی قورئان کەن خۆشەویستان کە قورئانتان خوێندەوە لە هەموو شوێنێکە هەڵوەستەیەک بکەن ئێستا یەکێ دەپرسێ با پێشەوەی بچینە سەر ئاەتی دۆم بۆ قاڕون ئەمەی دەکرد بۆ قاڕون ئاوا خۆی نواند بەو جلو بەرگە ڕازاوانەی بەو هەموو ئەو شتانی کە بۆ سواری ئەو سەردەمە وەکو بڵێن گرانترین ئۆتۆمبیلی ئەم سەردەمەی لە ژێردا بوو هەمووی درع فیشەک نەیدەبڕێ بۆچی ئەو هەموو پاسەوانەی شوێن خۆی خست بوو خۆ دەیتوانی 10 کەسی لەگەڵ بێ کافیە خۆ 20 کەس لەگەڵ بێ کافیە خۆ هەر کەس نەیدەکوشت قاڕونی نەدەکوشت هەر کەس دوژمنیشی نەبوو لەو هینەدا حاڵقەت قیسی بوو بەسەرەوە ئەی بۆچی ئەو هەموو خەڵکە بەم لاولا چەپڵیان لێدا و ڕیان دەکرد بۆ ئەو هەموو لافیتە هەڵواسرا بوو بۆ قورئان دەفەرمێ ئاگادار بن ئەوانەی کەوا دەسەڵاتدارن لە زۆربەی کاتا حتا قیامەت دەیانەوێت زۆربەی میلەت بەوە سەرنجیان بۆ لای خۆیان ڕاکێشن هێزیان دەرخەن هێز هەستا دوای ڕەمەزان ئەمجا بەرەو نازام هەڵبژارنە چیەوە دەڕواتەوە جا چاو لێبە هەر حیزبە چۆن خۆی دەنوێنێ فەقیر و هەژارەکە دەڵێ کاکە سەیری ئەو هەموو ئاڵایە هەڵواسراوە وەڵای حیزبی وا 10 کەسی نییە بەڵام یەک لای شارەکەی کردۆ بە ئاڵا ئیتر کابرای فەقیر دەڵێ کورەوە زۆر ئەو هەموو ئاڵایان هەیە لەوانەیە زۆر بە قووەت بن یەکێکی کەمە ڕاستیمێک دەگرێ و چی سادی و پاقلاوە بە خەڵکی دەکڕی حیزبەکانی کەش دێنە بۆی لە لای خۆی بن بۆی عالەم سەرنجی ڕاکێشێ ئەمە قاڕونیەتە خۆزگە بەرپرسانی وڵاتی ئێمە لە حیزبی خوارە تا سەرێ لەوەی حاڵی ببوونایە پێویستیت بەوە نییە بیسەلمێنە کە جەماوەری چاکت هەیە خزمەتی خەڵک بکە خزمەتی شارەکەت بکە خزمەتی وڵاتەکەت بکە خۆزگە بەرپرسانی ئێمە ئێستا گویان لە موتاری من بوویایە قاڕونیەت مەکە بازاڕەوە بۆ تۆ دەوەی بۆ زنجیرەیەک سارت بۆ چییە کاکە با 3 سارت لەگەڵ بێ بە 20 پاسەوانت هەبێ ئەبێت تۆ ئەوەندە خۆشەویست بی لەناو ئەو خەڵکەیە ئەو گەنجە پاسەوانت بێ ئەو منداڵە پاسەوانت بێ ئەم قورئان خوێنە دوعای خێرت بۆ بکە ئەوەندە باشەی لێ بینیبی بەڵام ناشرینە چەند جار ناڕەحەت دەبووم وەکو مامۆستایەکی ئاینی ئەگە من خۆم شۆفێری بکەم هەر لە بەدمی سارەکەشی لا ناچم هەر چی بکە لا ناچم و ناشتوانێت تەقەم لێ بکە هۆڕنت بۆ لێدا و ڕەماشی لێدا و فەیق و هۆڕوانە ئەو جادەیە بەقەدەر تۆ کە سەرۆکی بەقەدەر ئەوەندەشی منە من شاوڵاتیم هەردووکمان لە جادەی گشتیدا وەکو یەک مافمان هەیە مافی ئەوە نییە لایت بۆ من لێدێ من لادەم ئەبێت تۆش لە ترافیکە وەک من بوەستی ئەبێت تۆش سەلام لە مرور بکەی ئەبێت تۆش لە بەدەمی پۆلیس و ئاسایشا بوەستی یاسا لە وڵاتە بەوە جێبەجێ دەبێت ئەو کاتە ئەو وڵاتە بەختەوەر دەبێت بەڵام ناشرینە ئەها قورئان بۆچی بۆمان باس دەکات ئەم قورئانە بەڕێزان بۆ تەعزیە و مردووان نەکراوە بۆ زیندوان کراوە هەر بۆ فەقیر و هەژار نەکراوە بۆ دەسەڵاتداران کراوە ئیتر نازام خۆزگە دەنگم بگەیشتای ئەو دەبەرپرسانە بڕواتان هەبێ بەوە قازانز دەکەن هەها قاڕون دوای بەوە لە ناوچوو دەرمەچۆ فی زینەتی بەسەر خەڵکە جا خوا نەخواستە ئەوە نیەتەکە دڵت ئەوە بێ بتەوێ جەماوەر بخەڵەتێنی بەو هێز و دەسەڵاتت بەخوا عاقبەتت چاک نابێ بەخوا بکە عاقبەتت باش نابێ من بە نەسیحەتی ئامۆژگاری جوان پێتان دەڵێم دووەمیان ئەوانەی علمیان پێدرا بوو ئوتوا العلمە قورئان دەفەرمێت زانستێکیان پێدرا بوو واتە نەیان خوێن بوو زانستێک کە پێیاندرا بوو زانستێک کە لە پێغەمبەرانەوە بۆیان مابەوە پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ خوێندویانە نە پێیان بەخشراوە ئەوانەش کە وەکو جەنابتان ئەهلی مزگەوتنەوە الحەمدولله ئەهلی نوێژ و جوڵە ئەو جەماعەتن باوەڕتان بێت نەخوێندەوارەکانیشتان زانان بۆ ئەوەندە گوێ لە قورئان و حەدیث بووە زانستت وەرگرتووە زانستێک کە پێت دەڵێ زانستێک کە پێت دەڵێ حەڵاڵ چییە و حەرام چییە کیبر چییە و خۆ بەکەم زانین چییە چارەنووس سیستەمکار چییە ئەمانە دەزانی ئەوانەی کە لە مامۆستایانی ئاینی پێشین و پێغەمبەرانەوە بۆیان مابەوە ئوتوا العلمە علمیان پێدرا بوو واتە نیان خوێن بوو کەسبی نەبوو وەهبی بوو پێیان بەخشرا بوو ئەویشەوە بوو لە دینی ئیسلامەوە لە دینی پێغەمبەرانەوە فێر بوون وتیان وەیلەکم کوڕەهەی جەماوەری داما وامە بن وەیلەکم یعنی بێقەزا بن
کوڕە هەی هاوار بۆ ئێوە، کوڕە هەی ناحاڵینە. ئەمانانە هەمووی دەگرێتەوەی لەکم لە زمانی عەرەبیدا. ثواب الله خير لمن آمن وعمل صالحا ولا يلقاها إلا الصابرون. والله خۆشەویستان، پاداشتی خوا بۆ کەسێک کە ئیماندارە و عەمەلی صالحی هەیە باشترە لەم سەرۆت و سامانەی قارون. ئەوەی ئەو دەڕوا، ئەوەی ئەو بە حرام پێکەوە ناوە، ئەوەی ئەو ڕەنجیشانی خۆی نییە، ئەوەیە قارون دەهات پارەیەکی یەدا بە هەژارێک کە قەرزار بوو کە نەدار بوو، ئەیگوت بۆ نمونە $1000 دەدەمێ پێداویستەکانتی جێبەجێکە، دوای ساڵێک داماوە نەیبوو، ئەیگوت ئەبێ بۆم بکەی بە $1500 ئەو کاتە بە زێڕ. دیسان نەیبوو، ئەیگوت بۆت دەکەم بە 2000. دیسان نەیبوو، ئەو هەل لە ماڵی خۆی دانیشتۆ پارەکەی، بەڵام خەڵک دوایی کابرا دەیگوت بەو خوایە هەر نیمە، دەیگوت بێنە کچێکتم دەیە، کچەکەی دەچوو لە بازاڕە دەفرۆشت لە جیاتی پارەکانی لە جیاتی 3000ەکە. کوڕەکەی لێ وەردەگرت، کوڕەکە دەبوو بە کۆیلە داماوە لە شوێنێکە لە دایک و باوکیدا دەبڕا، دەبوو بە کۆیلە. قارون ئەوانەی کە وەکو جەنابتان علمیان بە شەریعەت پێبوو، علمیان بە خواناسی و قیامەت پێبوو، ئەیانگوت بەڕێزینە ئەم ماڵەی قارون حرامە، ڕەنجی شانی نییە، کەسابەتی باش نییە، لەسەر خوێنی خەڵک پەیدای کردو. کوڕە خۆزگەی پێمەخوازن، ئێمە گە ئیماندارین، عەمەلی ساڵحمان هەبێت، لای خوا باشترە بەخوا هەمومان هەر دەمرین. قارون دەمرێ، ئێمە دەمرین، بەڵام ئێمە لای خوامان هەیە. ولا يلقاها إلا الصابرون. گەیشتن بە لیقای خوا بەسەر بەرزی، بەسەری بەرز، بە ڕووی سوور، ئەو ڕۆژەی کە مرۆڤەکان دەبن و دوو دەستە، یومە تەبیەض وجوه وتەسوەد وجوه. بەخوا ڕوانێک کە ئیشەڵڵا ئێمە ئەهلی مزگەوت و خواناسی و قیبلە لەوانە دەبین کە قارونی نین، ڕوویەک سپی گەش وەک مانگی شەوی چواردە دەدرەوشێنەوە، ڕوانێکیش وەکو قەترانی ڕەشیان لێ هاتووە، ئەوەندەیان گوناه و جەریمە لەسەر زەویدا کردووە. هەر ئەم دوانە هەن لە قورئانە، هیچی کە نییە لە ئادەمەوە هەتا کۆتایی بە شەریعەت ئیلا ئەم بەرەیە یومە تەبیەض وجوه، بەرەی چەپیش یومە تەسوەد وجوه. هەر دوانە. ئیتر خۆل لە کامیان تۆمار دەکەی؟ ئەمڕۆ دنیایە حەد بە ئارەزووی خۆتە، یان ڕووی سپی یان ڕوو ڕەشان. وتیان قارون لە ڕوو ڕەشانە، بیا منەتانە قسەیان دەکرد، دینی خۆیان بە سەراحەت دەگەیان، وتیان جەماوە بە مەمە خەڵەتێن. کوڕە ئەمە هینێکە مانۆڕێکە دەیکا بە ناو خەڵکا و دێ و دەڕوا کۆتایی پێدێ، بەس ئێمە لای خوامان هەیە، با لای خوا بگرین. بەڕێزان ئەم دەرسە پێیوتین خۆزگەکانت چارەنووسە، خۆزگەکانت چارەنووسە. ئەوانەی خۆزگەیان دەخواست بە قارون لە ناخی دڵەوە دەیانگوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون. خۆزگە ئەوەی قارون هی ئێمە بوویایە. والله ئێستا فەقیری وهەیە، داماوی وهەیە لە میلەتە ئێمەدا، مەسئولێک دەبینێ پڕ بەدڵ حەز دەکا وەکو ئەو بێ، ئەو حەقیەوەی نییە ئەو سەرەتە بەچی پێکاتوە. جا مەسئول نەبێت، جاری وا دەوڵەمەندێکی گەورەیە، دەوڵەمەندێکە و سارەکانی ئاوا گرانبەهان کۆشکەکانی ئاوایە، ئەم داماوە یەکسەر خۆزگەم بەخۆی، ئەوە شانس و بەختە کاکە، ئەوە خوا پێداوە. سەیری ئەوەی ناکە باگراوندی پشتی ئەو دەوڵەمەندێت چییە؟ بەرپرسیارەتی و مەسئولیت شتێکی باش ئەگە بۆ خزمەتکاری بێ. سيد القوم خادمهم، تا پلت بەرزتر بێ ئەبێ خزمەتکارتر بی، نابێ میلەت خەڵەتێن بی، چونکە خوا هەیە. خۆ ئەگەڵ میلەتیشت خەڵەتان ئەی خوا دەخەڵەتێ، نەعوذ بالله، ئەی نێتی ناو دڵی خۆت فێڵ لە خۆت دەکەی نەبەخوا. ئەو دەوڵەمەندە نابێ خۆزگەی پێ بخوازی، هەرچیت بینی بڵێ بەبێ مناڵەکانیشت فێرکە ڕۆڵی جان خۆزگە بە هەموو دەوڵەمەندێک مەخوازە. ئەگەر شەریف و خێر بوو ئەوە چاکە، یا ڕەبی خواز زیاتری بداتێ و خۆشگە منیش هاوکارێکی دەستباری ئەو دەوڵەمەندە چاکەم کردایە. بەڵام ئەگەر ناشەریفانە ماوەکەی پەیدا کرد بوو، عەزیزم خۆزگەی پێمەخوازە، بە کەڵک نایە. ئەم خۆزگانە چارەنووسمانن ئەزیزەکەم. بۆ ژینت ئەگە خۆزگە بە هەر کەسێ بخوازی، ئەگە بە حرامخۆر خۆزگە بخوازی، لە دنیای حرام نزیک دەبیتەوە. ئەڵێ خۆزگە بەقەدەر فڵان کەسم هەبێ، ئیتر گرنگ نییە چۆنت هەبێ، واد لێ دێ بە ڕاست و چەپا چەپ و گوب لێ دەی، ئیتر بە ڕاست و چەپا دۆ شاوی حرام تێکەڵاو دەکەی بەس بۆی بگەیبەوە. ئەها ئیوا هەیە بەخوا بەشی خۆی هەیە، بەڵام بۆی بگاتەوە بە فڵان کەسی هاوڕێی کە لە سەرو خۆیەوە دەوڵەمەندە لە پلەدا لە پۆزدا لە داراییدا، وەڵڵی حرام و حەڵاڵ هەمووی تێکەڵاو دەکا بەس بیگاتێ، حتا ئامادەیە زەلام بکوژێ، ئامادەیە بگاتە مادەی مخەدر بازرگانی پێوە بکە، بەس بۆی بگاتە ئەو ڕادەیە، بەس بۆی بگاتە ئەو پلەی دەوڵەمەندەی کە ناشی گاتێ و دواتر سەری دەخوا. ئەگە خۆزگە بۆ دنیای حرام بخوازی، بڵێ کەسێک لە حرامایە، کوڕێکە لەگەڵ چەند کچا ڕادەبوێرێ، دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا، ئەگە ئەو خۆزگەیت خوات وەکو موگناتیس ڕادەشێشێ، تۆش وردە وردە لا ڕێدەبی. ئەو خۆزگەی ناودڵتە ڕۆژێ دەتکا بە فڵان کەس. ئەو خۆزگانە بۆ قیامەت و بۆ دنیا زۆر خەتەرن.
بابەتەکەم زیاتر درێژ ناکەمەوە ئەمە ئاەتەکە بوو بەڵام ئینشاء الله لەگەڵما بن لە دەرسی بەیانیدا ئەچینە خزمەت فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەڕاستی چارەنووسسازە بەخوا یەک بە یەک ضرورە دەقەکەیمان لەبەر بێ بۆ ماڵ و منداڵی بخوێنینەوە قەت قەت لە بیرمان نەچێتەوە ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرحی ئەم ناونیشانەی ئەمڕۆمانە خۆزگەکانت چارەنووسە ئەوانەی خۆزگەیان بە قاڕون خواست بزانین چیان لێ دێ ئەوانەی کە بەرچاویان ڕوون بوو وەکو جەنابتان وتیان ماڵ شەر نییە هەبێ ماڵ گرنگەوەی حەڵاڵ بێ نەک هەر پەیداکرابێ بە هەر شێوەیەک بێ ئینشاء الله تعالى کاتان زیاتر ناگرم لە دەرسی داهاتوودا لە خزمەتتاندا دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرحی ئەم ئاەتەمان بە فەرموودەیەکی زێڕین بۆ دەکا خوای پەروەردگار بەرچاومان ڕوونکە لە قاڕون و قاڕونەکان بمان پارێزێ وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين